وەزارەتی ئەوقاف و کاروباریایانی بەمەبەستی ڕێخستنی وتاری هەینی لە مزگەوتەکاندا لە ڕێی لیژنەیەکەوە ناونیشانی وتار بۆ مامۆستایانی ئاینی دیاری دەکات و لەمە دوا وتاربێژی مزگەوتەکان ناتوانن بەویستی خۆیان ناونیشانی وتارەکانیان دیاری بکەن. لە کۆنفرانسی ئەمساڵی وەزارەتی ئەوقافدا کە بۆ ڕێخستنی وتاری ئاینی سازکرابوو، لیژنەیەک پێکهێنرا کار لەسەر ئەو بابەتە بکات. ئەندامێکی ئەنجومەنی بەڵای کۆنفرانس و ڕێخستنی وتاری ئاینیش ئاماژە بۆ دەکات. وەزارەتی ئەوقاف وتار دانانێت، بەڵکو ناونیشانی وتارەکان بۆ مامۆستایانی ئاینی دیاری دەکات و مامۆستایان خۆیان ناوەڕۆکی وتارەکە دادەڕێژن. بە هیچ شێوەیەک وتار ئامادە ناکرێت بۆ مامۆستای ئاینی، مامۆستای ئاینی بەخۆی وتارەکە دادەڕێژێ، بەڵام ئەوەندە هەیە ئازاریەک دەدرێت بە مامۆستا کە لە نێوان سێ وتاریان سێ ناونیشانێک هەڵدەبژێرێ جا بۆ خۆی وتارەکە دادەڕێژێ. وەک کاردانەوە بەرامبەرە و بڕیارە مامۆستایە وازی لە وتاربێژی هێناوە و دەڵێت وەزارەتی ئەوقاف دەیەوێت مامۆستایانی ئاینی بکات بە تووتی و هەر قسەی ئەوان دووبارە بکەنەوە. بەداخەوە ینی لە بۆ دەستنیشانکردی ناونیشان ئەوە من بۆ خۆم شخصی بە هیچ شێوازێکی لەگەری نیمە و خودبەش نادەم و هەتا مەسەرەن ئەمن ینی عینوان بۆ دەستنیشان بکرێ خودبە نادەم کە من ئەگەر خودبە لە بۆ من دەستنیشان بکرێ من وەکو بەغبەغایەک لێم دێ، ینی بەغبەغەش چی پێبرەی دەیرێتەوە تا هیچ پێی نییە. بەشێکی دیکەی بڕیارەکە تایبەتە بە دیاریکردنی ماوەی وتاری ڕۆژیهێنی و 20 خولەکی بۆ دانراوە. وەزارەتی ئەوقاف بڕیاریدا بوو یەکی مانگی داهات و کار بەو بڕیارە بکرێت، بەڵام لەبەر هەندێک هۆکار جێبەجێکردنی بڕیارەکەیان دواخستووە تا لیژنەکە کۆتا بڕیاری خۆی بدات. وەزارەتەکە ئاماژەش بۆ دەکات هەر مامۆستایەک سەرپێچی ئەو ڕێنمایانە بکات کە دانراون سزا دەدرێت. ڕێناس عەلی NRT هەولێر.